مدينة العابي السفري لسر كنارة كان كرديتوا أورو ليلة لوي حفتش كلا شو نشكبه مش هذه اوكي جار بتماو بتسم تكتيب برون لبو أوي قيل ناقري والله زور برزيزنية بس هذا بالحزم بيني بريلا برزايد ترسم طبعا إيرا سانتا مونيكا يقل الشوينة الجيرة كان دالين أوي كبير أو كذا كبيت لوس أنجلوس تبي سرق لي ربدات خاصة إيواراني زور بفعاليات وأكتيفيتي مشغول الدكان لو نوع عشمان هي أو عشمان بيوسه لخويو تسجيل في ريدستو حفلة قروك شانسي ما خلاص بو هذا بس بيدك Exotic weed for sale. Who needs weed? Pre-rolls, 5 for $20. Weed. What weed it's باش كده ويد سي صغيرة ب $5 باش كده دكتور طبعا اوانا پارەی کارتەکە دێ دەدەی ئەو شوێنەی دەتا دەچی ئیش دەکاتن لە پاشان کارتەکە دێتەوە تەواو سپۆرتەکە ئیش ناکات شوێنە خەڵک ها بەکاردێن وەکو تەکسی سریع لە ناو شاری ئەوەش پارکینگ هەنی سەعات ڕامگرت $15 ترى وای وەزەیان نارم ئەوەی گەلێک زۆرە
هۆملێسە ئەو هۆملێسە لێرە ئەو هۆملێسەکەیتر لێرە زۆری شەبوو لێو لا کە دەسیۆڕم نەکە لەو گۆڕێکەتینە ژن بێتەوە شەهرە وەزعی تێک چوە فەقیرە لە بەرە خۆی قسەی دەکە لای خۆمان کاتێک ئینسان تووشی مەشاکلێک دەبی کەسەکەی دەستی بگریتر خزمە برادەرە برایە ئامۆزایە کەسەکەیە وای لە دەگە پیتی بکاتەوە بە قەرت پارەی بداتێ شوێنی لێ بکاتەوە بەڵام لێرە هەر هەندە کەوتی ئیتر خۆت پێ ناژیرێتەوە لە بزنسێک زەرەر دەکەی یان لە ئیشێک دەردەکەی هەر دەرکردان و ئیشەکەت تەواو